من بۆ جوانی دەسوڕێمەوە تااقەتی خۆمم نییە جابێم تۆ سارکەمەوە خۆم وا لە گەرمان دەسووتێم بڕۆ بابە واز بێنە ژۆرەکەت بۆ دەکەمە جەمسەری باکوور با من ڕقبمەوە لە سەرمان نایەڵم فڕێمی یاریەکەت دابەزێ بە دڵی خۆت یاری بکە بەم گەرمایە 60 هرتز بەسە بۆت تااقەتی زیاترم نییە کەوتی وەرە من بکرە زۆر ماندوو بێتاقەتم خۆشم بکۆژم لەوە زیاتر ناتوانم داهاتوت پێش ڕۆدانی نیشان دەدەم 500 هرتز باشە یان زیاتری کەم 10 سەعات لەسەر یەک یاری بکە چاوت نایەشێ پێم وایە دەنگێک هات نازانم لە دواوە بوو یان لە پێشەوە ڕەنگە دەنگی باوباران بێت بەخوا باش گۆیم لێ نەبوو کۆڵە ئاگادار بە دۆژمن 5 مەتر لێتەوە دوورە لە پشتەوەی دیوارەکەیە زوو ئاوەر بدەوە سیلاهی پێیە دەنگت نایە دەتوانی کەمێ بەرزتر قسە بکەی گۆیم لە هیچ نییە هەموو هاوڕێکانت گەڵەی دەکەن و پێت ڕادەبۆیرن دەنگت خراپە بە ئێسراحەتی خۆت قسە بکە ژاوە ژاو دەنگە ناخۆشەکانت بۆ کەس ناگوازمەوە دەنگێکی ساف و نەرم و خۆش بۆ هاوڕێکانت دەنێرم